كنيابي هابي حيمانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بها نشتمانا آوا بها نشتمانا ئایزانم سڵاوتان لێبێ. ئێمە لە یەکێک لە گەڕێکە کۆن و جوانەکانی شاری سلێمانین، ئەویش گەڕێکی کانێسکانە. بێگومان کانێسکان یەکێکە لە دێرینترین گەڕەکەکانی شاری سلێمانی و گەورەترین گەڕەکەکان ڕەنگە جێگەی زکرەیاتی دەیان دانیشتوانی ئەم شارە بێت. ئەگەر بێت و لە خۆمان بپرسین بۆچی بێرە دەوترێ کانێسکان یاخود بۆچی بەم گەڕەکەی شاری سلێمانی ناوی کانێسکانی بۆ بەکاردێت. بێگومان کانێسکان ناوێکە لە مێژووی ئەدەبیاتی شاعیرانی شاری سلێمانیش یاخود ئەدەبیاتی سەردەمی نشینی بابانیش ناوێکی دیار بووە و هەروەها لە مێژووی ئەدەبیاتی شاری سلێمانیشە ئەم ناوە لە زۆربەی وەروە لای زۆربەی شاعیرەکان بەکار هاتووە. کانێسکان ناوێکە بۆ گەڕەکێکی شاری سلێمانی لە ئێستادا. ناوەکەش بەم شێوەیە کانی زایدەن ئاسکان. لە کۆندا لەم شوێنە جوگرافیایە لەم گەڕەکەی ئێستای شاری سلێمانی کانیەکە بووە. ڕووی کانیەکە لە ڕووی بەرەو شاخی گۆیژە بووە. کۆمەڵێک ئاژەڵی کێوی بە تایبەت ئاسکەکان کە لەو کاتەیە زۆر بوون لە ئەو کاتە سلێمانی چۆڵ بووە، با بڵێن قەرەباڵغێکی وانە بووە. ئاسکەکان لە گۆیژەوە دابەزیونەتە خوارەوە لەسەر ئەم کانیا لەم گەڕەکەیە ئاویان خواردێتەوە. بۆیە بەم کانیان وتووە کانی ئاسکەکان. دواتر ناوەکە بڕاوەوە باڵای شوێنە جوگرافیایەکەی و پێیان وترەوە کانێسکان، واتە کانی زایدەن ئاسک بۆ بە کانێسکان. وەک دەزانن ئاسک یەکێکە لەو ئاژەڵە کێویە جوانانەی لە نیشتیمانی ئێمە یابوونی هەیە، هاتوون ڕۆژگارێک لە کانیەکەی کانێسکان ئاویان خواردێتەوە. بۆیە بەم گەڕەکە وتراوە کانێسکان. كنيابي هابي حيمانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بها نشتمانا آوا بها. مێژووی کانێسکان لە ئەدەبیاتی کلاسیکیشا زۆر بە جوانی باس کراوە. کاتێک نالی لە غوربەتەوە چامەیەک دەنووسێ و هەواڵی شار و لادێ و کوچە و کۆڵانەکانی شارە پرسێ و بەتایبەت شاری سلێمانی لە بەیتێکیا دەڵێ ئێستەش مەکانی ئاسکەیە کانێسکان یاخود بۆتە مەلعەبی گورگ و لورەلوور. لێرەیە نالیش زۆر بە جوانی باسی ئەوەمان بۆ دەکا ئەم شوێنە جوگرافیایە واتە کانێسکان ئێستا هەر مەکانی ئاسکەکانەوە دێن بۆ ئەو خواردنەوە یاخود نا ئێستاکە بۆتە مەکانی یاخود مەلعەبی گورگ و لورەلوور. بەداخەوە ئێستاکە ئاسکەکان لێرە نەماون و کانێسکان کۆڵێ بێنازە.